ئەو کاتان باش هاوڕێیان ئەوڕۆ ئەندێ زانیاری گرنگی زانیاریەکان گرنگە لەوەی کە دەکرێت لە قوڵایی ئەو دوو بنەماڵەیە وەڕێکەوتنە نهێنیەکانیان بەشێک بکەیتە بەردەست ئێمە. هاوڕێیان ڕەنگ بیان دەکەس بڵێن چۆن ئێوە ئەو زانیاریتان بەدەست دەکەویتن، ڕاست نییە و بە خۆزانی نخبەیەکی پان و بەرین پێدا وە 30 ساڵ هەر دەرێ بەڵگە ئەو هەموو تاوان و خیانەتە دەبینی هەر دەرێ بەڵگە بەورن. یەک ئینسان کە ئیشی کرد لە هەر کەیسێکدا دەبێتە سەرچاوە، خەڵک زانیاری پێدا، خەڵک تووڕێ لەو دەسەڵاتە زانیاری دەدا. پێم وایە ئەمەش یعنی بەغەڵەت تێمان نەگەن بەشەچین لەوەی کە تا ڕادەیەکی باش خەڵک سیقەمان پێ دەکات لە هەموو ئاستەکان و بەخۆ دەستگا ئەمنیەکان بخۆیان دەزانن چ مەلەفەیەکمان هەیە لەو ڕوانگەوە زانیاریمان پێ دەدەن. دوو با بیر بکەینەوە لە کۆن و نوێدا مێژووی ئەو بەرپرسانە بەرمونە باعث خەڵک هەموو ئەو جیلی هەشتاکان ئەزانن چۆن ئەو زانیارانەی ناو بنەماڵی سەدام حوسێن ئەگەیشە دەوی خەڵکی ئۆپۆزیسیۆن و خەڵکی ئێمەمانانیش دوای ئەوە مەسەن پەرتە پێ هەر خۆ نە ئامێریشی سۆسیال میدیا هەبوو وەکو ئەو هەموو ئاپانەیە ئێستا کاکم لە تەنیشت مەسعود و لە تەنیشت پاڤێل و لە تەنیشت لاهور و لە تەنیشت ئەمر و زەید بێت یەک ساتە لۆ دەکا و لۆ دەنێری و کەسش ناتوانێت بتکری وەختی خۆی ئەو شتانە هەمووی بەدیتن بووە و یعنی زۆر ڕیسکەشی زۆر گەورە بووە بەڵام ئێستا هیچ نییە هەر بە یەک تەلەفۆنی لۆ دەکا و کەسش ناتوانێت ئەوە بکە. خاڵش کە بۆیە ئەو زانیاریانە کە دەکەویتە دەست ئێمە دڵنیابن بەشی زۆری ڕاستەوە ئێمەش وەک چۆن زێر کە شتێک دێت ئاوانیا لە بێژنجی دەدەن هەتا ئاخیری زێر ئەسڵەکە دەرەچێت و لە هەموو کەسێکی خەبەر وەرناگیرێ یان ناکەینە چکو لە تەسیرە لە مزداقەتی خۆمان دەکەم. هاوڕێیان یەکێک لەو زانیاریانە ئەوەیە کە مەسعود بارزانی لەو ڕۆژی 8 تەمموزەوە 6 پاسەوانی تایبەتی بە بڕیاروی 6 پاسەوانی تایبەتی زیرەک یان ئەوانەی کە بەعنی ئاکتیڤ و بەتوانان لە ئەوانەی مەسعود بارزانی پێداوە کە ئەوان مدەڕەبی میتیشن کەسانی بەتوانان لەبەر ئێوانە ئیمکانەتیش زۆریان هەیە باشترین تەمرین و ئەوە بە چادەوروبەرەکەی خۆیان دەکەن لای دەستگا مخابەراتیەکان 6 لەوانە ئەستا لای پاڤلە و چاودێری دەکەن لەگەڵ دەیان پاسەوانی کێ خۆی چکو پاڤل هاوڕێیان هیچ سیقەی بەخۆی نەمایە هیچ سیقەی بەخۆی نەمایە دەترسێ دەزانێنە ناو قوڵایی جەماوەریەکێتی پێگەی نییە ترسی هەیە لەوەی کە بژیرە بکوژە ڕکابەرەکەی کەسەچی و لاهور شێخ زەنجی کەسەچی مخابەراتیە ئاخرەوانە دەوری خۆی هاوڕێیان ئاجە بۆیە سیقەی بە جەماوەریەکێتی و کەوادریەکێتی نییە نەحەقشی نییە یعنی ئەوە جەماوەریەکێتی 85یان بەسەر بە لاهور و بن بە 5 دەفتەر و 10 دەفتەر هەموو ژیران ئەو ناوانە هەندێکم لایە ئەوانەی واژیان نەکردیە بڵاو دەکەینەوە لەگەر کەواتە هەموو ئەوانەی کە ناویان تێدا نییە واتە واژویان کردیە و ئەو لاپەڕە مێژووە قێزەوەنیان لە خۆیان تۆمار کرد یعنی دێنە سەر ئەو مۆزوعی چکو ژیان مۆزوع لاهور نییە مۆزوع ئەوە نییە شتەکە قێزەوەم بۆ ئەوی پاڤل کردی و ئەوانە تەئیدیان کرد و دژی شتەشی دژە ڕێخستنی خۆیان لەو ڕوانگەوە چۆن ئێستا مەسەڵەن ئاڵای شۆڕش کە ئەمری ئەدامی دەرچوو عەبدوڵڵا تەوفیق تاکە کەس بوو گوتی نا هەڵوێستەشی جوانی مێژوویە یعنی ئەتوو لە ئیسلامیەک لە مارکسیستێک لە هەر کەسێک شتەشی جوان دەبینی ئەوەی دەکەی. هاوڕێیان خاڵشکە هەر لە ڕۆژانی یەکەمەوە دیسان ئەوە دەستگای پاراستن تیمە چڕوانی لای پاڤل تالەبانی کردیە لە ماڵەکەی کۆنتڕۆلی هەموو شتێکیان کردیە لەو کۆنتڕۆلانە گەیشتنە قەناعەت یعنی گەیشتنە ئەو باوەڕەی کە پێویستە نازەم لە ناو ماڵەکەی چیان کردێ چیان نەکردیە چێک ئامێریان دۆزیتەوە چ نەدۆزیتەوە بەڵام
پێشنیازیان بۆ پاڤل کردیە کە هەڵبستێت هەر 12 سیارەی بگۆڕێت 12 سیارەی خۆی هەیە ئەوانە سیارەکانیشان هەرم ڕاقیە بەرزەکانە پاڤل کە لە لەندەنە دەیان بڕوا بکەن خەڵکی ئەخر لە لەندەن دەیبینی و ئێمە سیارێکمان وەختی خۆی بڵاو کردەوە کە دەسووڕاوە سیارەی هەرە ڕاقی حەزی لێیە یعنی خولایەتی دەن یەک مارەزە سیارەی هەیە لە لەندەن سیارەش گەلێک زۆری هەیە وەختی هیچی لەبەردەستیدا نەبووە ئێستا دەرێن کێسە دەینە سەر تەیارەی هەیە 12 سیارەی لە ترسی GPS گۆڕیوە بە نوێترین و ڕاقیترین زۆری سیارە کێسە لەبەردەستی لە ترسی مەسەلەی ئەمنی نەوە GPS هەبێ ئاگایان لە زانیاریەکان بێت چکو پاڤل ئێستا ئەڵێن بەو دەرەجە دەترسێ کە هەر سەرکردایەتی مەکتەب سیاسی کێشێتیش دەستەکردنی پاسەوانەکانی خۆی ئەوەی دەکەن ڕێنادەن مەسەن پاسەوانی مەکتەب سیاسی و سەرکردایەتیەکان کە بستنەکردنی یان هەموو خەڵکەکە دەستی دەی پاسەوانە تایبەتەکانی خۆی کۆنتڕۆلی بکەن پرسی خۆ لە کوشتنی هەیە مەوزوع ئەم نازانم لاهور چی لەبەردەستەیان چۆنە بەڵام ئەوە کەسش ترسنەوە کاکەوانە کوڕی ئەو شتانە نین نەستەلە گەورە بوونە ئێستا دیتن ڕوبەڕووی ئەو هەموو مەلملانەیە و کێشە و خۆر مەوزوع لاهور نییە ئێرانە تورکیای بە دووری مەزان بک بیکوژمیت و تڵاعات بڕۆژێک بیکوژن بەمە لاهوری دابین بەرمونە دەستگایکی ئەو شتانە زۆرە یان لاهور بکوژێ بەمە ماڵی تاالبانی دابێنرێ پارتی ئەو شتێک بکە بۆ ئۆتۆخکردنی سراعەکانیان یعنی ئەو شتانە هەمووانە بۆیە هەموو کەسێکی ئەمنی حەقچڕەوای خۆیەتی لەو ڕوانگەوە بۆیە هەم 6 پاسەوانی تایبەتی پاراستن کە مدەڕەبن لە میتەوە ئێستا پاسەوان ینی بەشێکن لە پاسەوانەکان نەکەر هەمووی ئەوانەش ڕەنگبی خەڵک بڵێ کاکەوە کاچی من ئەوانە مەسەڵەن ڕەنگبی بەر لەوەی بستە هەر شوێنە کۆنتڕۆل بکەن و کەم ئەوە کەمام ئەوە دەموچاوی خۆیان دەپێچنەوە کۆماندۆکان و عینەک لە چاوی دەکەن و یعنی لەو نەوەانە دەبن بەس کۆنتڕۆل دەکەن کۆنتڕۆلی شتەکان دەکەن ئەزمونێکی زیاتریان هەیە لە پاسەوانەکانی پاڤلی خاڵشکە شاوڕێیان پاڤل ئەوەی هەیە فڕۆکەیەکی زۆر تایبەتی هەیە بەر لەوە ڕووداوە کڕێتی ئەوەی ئەم بزانم بە 75 ملیۆن دۆلاری کڕیوە ئێستا زۆربەی بەرپرسەکان فڕۆکەی تایبەتی خۆیان هەیە ینی نەوەکە لەوەی کە وەکو برێ عیبە دەڵێن نێژژنیەشێک لەو مەسئولانە باسی کرد بوو بیانی لۆ ئەوە فڕۆکەیان هەبی لۆ ئەمەنایان بیت کاتیشم کڕێتی من بەست پاڤێل نییە لەو جملەیە یەکێک بوو بەس ناوەکەی نازانم بۆیە ناتوانم لێرە بەخۆ بڵێم نێچیر ویان مەسرور وەز نێچیر لە مێژە هەیتی باکی دەبی لە نێوان مەسرور بی خێزانی مەسروری وەی گوتبی ینی ئەو شتانە کە لە بۆ ماهاتیە لە دەوی ئەولا دێوەکو گوتم چکۆسم مەسروری شێتی نێچیری شێتی پاڤێل هەر سێکیان بە تەکیدی هەیتێن بەس ئیتر ئەمە نازانێن ئەو تایارانەش خەرجی گەلێک زۆرە وە سیارەکانیش خەرجی گەلێک زۆرە کە من لێرە یەک بەلەوەی بچمە سەر فڕۆکەکەی ئەو خاڵە بڵێم بەتەواتی مەسعود بارزانی 2015 بوو 15 بوو ئێمە زانیاریمان پێوەرگرت کە لە شتوتگارتی ئەلمانیا کۆمەڵێک سیارەی بە کوردگوتنی بە ڕاداندایە کە ڕێویە و لەوێ هەمووی هەڵدەوەشێنەوە کە لێرە لە بۆتان دادنێم لینکەکەتان لۆ دادنەمیان هەندێک لە وێنەکانتان لە نێو کۆمنتەکان لۆ دادنێن بۆ دەقیق بنیێنی ئەوە گفتوگۆ هەڵ ناگری دوای ئەو خەبەرەی کە لە کوردستان پۆست بڵاو کراوە درا بە کوردستان پۆست بڵاو کراوە دەرشاد بارزان چوەکن شەریکەکەی بە چه حەقێک ئەنگۆ ئەو زانیارانی مەتان دایتە خەڵکی کورد یعنی بۆ کێشەیەکی زۆر گەورە کۆمەڵک سیارە لە یابان دەکردرێ دێتە شەو شتوتگارت هەمووی هەڵدەوەشێنەوە سەرەکەی بە نوێترین ئەجهیزە دادەنێن مەسەلەن پەنچەریش بی بە گولە لە تایەکانیش بدرێ 120 کیلۆمەتر دەڕوا ینی نەوەی ئەوەکەی وا دادەنێن جامەکانی 4 جامە یعنی ئەگە بە دۆشکە لیدەی نابرترێ و ئەگەر هەموو سیارەکە بستێ ئەوەیشی هەیە شتێکی وەکو دارەمەیتی ئاسن ئەو لە ناوی مەسعود و دەتوانی بستە ناوی هیچ بەرای ناگات
يعني نوێترین ڕاقی ینی سیارەکە بە 150 لە 200,000 بۆ ئەو دەمی سرعەکە يعني یەکێک لە کرێکارەکانی ئەو شوێنەوە وای زانیاریدا بۆ 150,000 200,000 دەکردێ بەس ئێمە تقریبا بە 600,000 دۆلارێک هەمووی چا دەکەین ینی بەو نەوعەیە چا دەکەن کە هیچ شتێک نەیبیتەوە ئەنەتە ئەوەی مەسعودێتی بۆ زانیاریتان ئەو سیارانەی مەسعودێتی نەتەنیاهۆ شەر ئەوەی هەیە بۆ زانیاریتان چکو لەوێن دەروت پێ ئەوانەی نەتەنیاهۆی ئەوەی کوردەکەیەک کە زانی بووی کابراکی کورد پرسی بووی گوت پێ ئامش کوردم ئیتر گوت وەڵاو دەنایی سەرکردەیەکتان ناوی مەسعود بارزانی کابرا ئینگلیزی لای زۆر تەبیعیە و نهێنیانە بربرم ئەڵمانی بە هەر حاڵ بڕوا بکەم بەس کوشینەکانی بە 18,000 ئیرۆی گۆڕی بوو لەورە مەسعود حەزی لێ نەبوو لە ڕەنگ و لە بەرزی و لە نەرمی و ئەوانە زەتر ئەوانە و پێنج سیارەی ئەو کاتی ئەمە ئاگادار بن بەڕاداندا بوو بەڵام دوای ئەوە جارجار سیارەکان ئاڵوگۆڕی پێدا دەکرێت ئاڵوگۆڕ یعنی لە کورسی و بەم ئاپی نوێ و بەرنامەی نوێ دێ ئیتر ئەوانش ئاوا دەکەن خۆ ژیان هەمووی بەرەو پێش دەکەن ئیتر بزان چ پارەیەکی خەیاڵی لەو شتانە سرف دەکەن و چۆن چەندە دەترسێشن یعنی بڕوا بکەن مەسعود بارزانی سەیری زلکەکانی کوێمە تایبەتی نازانم ئێستا بەس کۆن دڵنیام ئێستاش زلکی گول لە نەبڕی لەبەرە کە دەستە دەرێ هەر 100 مەتر سێ کەستا دەنێ لە بەیانیەوە چەند سەعات پێشترێ ئەوەندە دەترسێت دەیان سیارە لە دوویەک دەڕوا کەس نازانێت ناو چێ هانیشە ئیتر باز لە ئەمنیەتیش دەکەن هاوڕێیان بینەوە سەر فرۆکە ئەو فرۆکەی پاڤەل زیاتر لە ساڵێکە کرایە و بەشەشی لەوەیە پاڤل بەخۆی یەکێک لە مافیا گەورەکانە پارەیەکی خەیاڵی گومرگەکانی بەخۆی بە قوبات وەردەگرێت بەگە پورەکانی بە کەیفخان هەیلای و دەژی بەس ئێستا ئەوەندە دەترسێت لە ئێستاکەدا فڕۆکەکەی لە هەولێر لە تەنیشت ئینێچیری ڕادەشیری پارکێرینگ پارەکردنی ینی شوێنی ڕاگررتنی لە تەنیشت فڕۆکەکەی نێچیروان بارزانی ڕادەوەسی من نازانم لە تەنیشتەوەی مەسرورە بەس ئەزانین ئەو زانیانە ئێمەیە لە تەنیشت نێچیروان بارزانی ڕادەگرێت بەس کە سەفەر دەکا کە دەڵێن زوو لەگە عاشقەیەکی هەیە ڕووسە بەس لە ئەڵمانیای دەشی وازی لەگەر خێزانی کچی مەلا بەختیار وازیان یەکترینە لەگەوی هایلای دەژ یەشێک لە عاشقەیەکی ینی ئەوش نۆرمالە بەس لە ئەو لای کفرە بەعز بکرێتن کاتێک دەژیانی هەموو بەرپرسەکی دەبی بەعز بکرێت بڕوا بکەم بچووکترین زموزۆڵی بەرپرسەکانیش دەبی بەعز بکرێت ئیتر زوو سەفا مەروای خۆی پێ دەکا پیاسەی پێ دەکات کەسێکی تەواو نیان بابن پیاسەی پێ دەکە بە تەیارە دەستا وڵاتان بەس ئەوە خەرجی گەلێک زۆرە تەیارەیانی ئەوە نییە بەس کە وەکو گوتمان لە هەولێ ڕادەژی بەس کە ئیشێکی پێدەبی تارەکە دەستە سلێمانی ئەوە لێرە ئەمن شتێکم ببیراتەوە ئەنی برادێکی دیارەکی تیلۆی باسکردم وتی ئەو مەرفەتە ئایکە نییە بەس پرتەپتی دی ئەگەر ئەنتەی ناگەیت دەریان خەواڵ و دای مساعد دەخەوێ کە جێگیری سەرۆک وەزیران بووم ماوەیەک دەچۆ هەولێرێ پاسەوانە تایبەتەکانی خۆی زۆر پەی بە سیارە دەنارد بەس لۆ لوت بەرزی و ئەوی پارەی میلەتیان زۆر لە دەستە بە فڕۆکەی تایبەت بەخۆی دەچوە هەولێرێ وتیان هەتا شکایەتیان نای تاڵەبانی نەکرد تاڵەبانی کەرامەتی شکان ئەو زەوازیهینە بۆ زانیاریتان یعنی ئەوانە ئەو نمونەیەم لە بۆ یەک شتە کە چەندە ئەوانە پارەی ئەو میلەتەی بە بێویژدانانە بەبێ ئەوەی زەرور بیانێت هیچ کێشە نییە تو زەرورە سەفەرێکی ئەوڕۆپا دەکەی کەس نارێ بڕۆ بە تەیارەی بە سیارەی وەرە بەس معقول نییە بە تەیارەی لە هەولێر لە سلێمانی دەستی هەولێری چییە بەس لە خۆ بە دیارەی خستنێ لەوانە عومەر فەتەعەل لێرە جنسیەت سویدی هەبووە برادر و شت دەیناسن بڕوا بکەن 2000 پارەی پاسی بە قاچاق بڕیە من سوار بۆ ژیرای و قرامە دەکری وەختی خۆی ئێستاش کاکەم ئەوە بە فڕۆکە نەبی لە سلێمانی نایەتاوەی ئیتر ئەوە ژیانی بەشەکل لەو مەسئول و ئەوانەیە بە سەقوتی خەڵک چۆن دەژین خاڵەش کەش هاوڕێیان بڵێم خاڵەش کەش
یەکێک لە کارە هەرە قێزەور و ئەخلاقیەکانی پاڤڵ تاڵەبانی ئەوە مەسەڵەن ماڵی بارزانی کە ئەوها دامی دەکەن و هاریکاری دەکەن بالمقابل ئەویش دەبی بەرتیل بدە یەکێک لەو بەرتیلە هەرە بێ شەرەفیەکانی کە دایەتی لاهور لەگە کوڕە خوشکێکی مەسئولی کۆنتاکتی هەبووە من نازانم کۆنتاکتەکان چۆن بووە زیاتر ئەوی بزانی تجاری بووە چکە ئەو ئەزانن هاوڕێن یانی مەسەڵەن ئێستاکە زۆربەی دەوڵەتەکان دژیەکیش بن مەسەڵەن ئێستا ئەردۆغان باش دەزانی بە شەکلەوە نەوتەی کوردستان نەوتی ڕۆژئاوایە قبوڵیشتی لەبەرەوەی قازانجی تێدایە بۆ نمونە ئەگەن ئەو نەوتە یەکپەگەی ڕۆژئاوا دەست دەدرێتە ماڵی بارزانی مەنسوور بارزانی و ئەوان پاک ئەوەی دەکەن دەیفرۆشنە بەڕێی تورکیای ئاو دیوی دەکەن بۆ زانیاری ئەردۆغان هەمووش دەزانی قبوڵیشتی بەڵام یەک دەمانچەی بدە یەکپەگەی عقوبەت دەدا ئیتر قەس لێرە ئاوایە کە هیچ ئەوە نازانێ من نازانم نەوەی پەیوەندیەکانیان چۆنە بەس ئیتر کە مەسعود و مەسرور و پاراستن ئەوە دامی دەکەن لەگە میت هاوڕێیان بۆ زانیاریتان سلێمانی ئێستا پێشترش میت هەبووە پاراستن بارەگەی هەبوو بەس ئێستا پێگەیان زۆر بەهێزترە بە خۆشتان ڕەنگ بیاس پێ بکەن پاڤڵ تاڵەبانی لە پای ئەو هەموو هاریکاری میت و ئەوە چ دەکاتن هەساوە ئەو زانیاریانەی ئەو زانیوێتی داوێتی بە پاراستن بە مەسعود و مەسرووری مەسعود و مەسروور یەکێک لەوانە کە کوڕە خوشی کە ناوی میعازەشتە شوێ ببورن ناوەکەی مەسەلە من کوڕی مەیسەری کوڕی شێخ ئەحمەدیە یعنی لەنەوەی شێخ ئەحمەدیە کوڕە خوشکەکەی ناوی کوڕی لەیلەی خوشی مەسعودە گوتی ئەو لەگەڵ لاهور کۆنتاکتی هەیە ئیتر ئەویش گیرایە ماوەیەکی زۆر گیرە برێم لەژێر شوم بزر بوو ئێستا دەڵێن ڕەهنە لە ئەتیقال و لە ماڵ نازان یعنی زۆرەها خەبەر دێت لە چێندەرە هەندێک دەرێن لە سزنی تایبەتەوە هەندێک دەرێن گرنگ ئەو کەسە گیرایە یەکێک دەسە دوو سەبەب یەک لەوانە کە گوایە زانیاری داتە مەکی ئامێدی یەکەشتر لەوانە کە گوایە لەگەڵ لاهور شێخزەنجی بەڵام ئەو ڕەفتارە زۆر بێئەخلاقیەتە ئەتوو برچی خەڵکانێک زانیاری بداوەتە تو یان لەگەڵتان لە خەت بووە بچی ئەو زانیاریانە بفرۆشی یان لە پای ئەوەیەک بدەی یعنی بڕوا بکەن هاوڕێیان من یەک نمونەی ماڵپەڕی کوردستان پۆست باز دەکەم ئەو ئازاد تۆفیقە هەیە محافزی هەڵەبجەی وەختی خۆی بە نازناو زۆر شتیرۆ کوردستان پۆست بابەتی نووسی بوو بابەت نەخەبەر لۆی ناردبوو وەڵا لە 2010 بوو هەڵبژاردنی 2010 حملە بوو لەسەر کوردستان پۆست دەکرا ئیتر دوو ئەڵقەی زۆر بێزە بە خۆتان دەیناسن چەند زمان پیس و کەسێکی قێزەوەنە بەو زمانەی خۆی زۆر دابەزی بەسەر کوردستان پۆست سەرنووسەری کوردستان پۆست ئیتر ڕەدی داوەتی ئەوە هەر ئەتووبی بابەتر لۆ دەناردین کات دەکرد بەس لۆت بڵاوکەینەوە بەو ناوانە هەمومان سەرنجمان دەوتمان باش نییە ئەو شتە لەگەڵ ئەوەی ینی حەقی خۆتی ئەتوو باش ئەگەر ماڵپەڕەکەت پێ زبڵخانەیە پێ وایە بوو بە خۆت واستە دەکەی بەسەدا بابەتەکەت بڵاو بتەوە بۆیان دەنێری بۆ هاریکاریان دەکرد ڕەنگ معلوماتیشی لابت کەسی ئێستاکەوە بەڵام لە پێناوی مزداقەتی خۆت پرەنسیبی خۆت نابی ئەوە بکەی تاانە ئەو ژیان ئەزمونە بوو ئەوەی کوردستان پۆستی ژۆک و ئەزمونێک بوو یعنی هەستی پێکرد ڕاستەکە نابێت بە هەموو حاڵەتێک یعنی ئەمن ئێستاویە هەیە وەکو ئەو جۆرە هەندێک جۆرە سەکێ پێماندا هەبێت بەس ئەمە وەڵامی نادەینەوە خودیان مکەسەراتی دەزانین مکەسەراتی خەتەر بەس کاکە کردمان کەواتەش مزداقەتمان نامێنێتن هەر دەبیە گاڵتەجاریشە نێوان خەڵک نوقتەکە لەوەی پاڤڵ ئەوەیە زۆر بێڕەوشێت و زانیاری بدەی ژیانی خەڵک بکەوێ خەتەر هەر بۆ زانیاریشتان هاوڕێیان ئەو دوو بنەماڵەیە هەردووچیان لە 2005ەوە لە ڕێککەوتنی استراتیجیان ئەوە بووە یەشێک لە بەندەکان ئەو بەرپرسە باڵا و هەستیارەکان بە موافقەی هەردوو بنەماڵە دابدرێ هەردوو بنەماڵە زیاتر نەکرد و حزب مەکتەب سیاسی کە
ئۆکەی بکرێت یعنی هیچ بەربرسێکی مەسەن باڵای پاراستن نەبووە یەکێتی زۆر پێدا بگریان ئی پارتی لا یەکێتی ئیتر ئەو حالا ینی ئەو مەسەن مەسئولە ئەمنیەکانی یەکێتی یا مەسئولە دەبی هەردوو لە ینی سەرنجیان نەبێ وەکو ئەوەی کە چۆن هەمووتان ڕەنگ بی بەشەکتانە بیرتان بێت کە عەزیز وێسی ئەو مەسئولی زێرەوانی سەویستی ببتە وەزیری ناوەخۆ تورکیا گوتی ئەو باگراوندی ینی پێشینەی پەکەکە بۆ نابێت ئەو شتانە هەیە لە مابینە بەس ئێستا لەوە نییە ینی پاراستن بە تەواوەتی مسەیتەر بووە لەسەر ئەمنیەتی قوباد و پاڤەلیش چکو بۆی خوانە حساب دەکەن تەواو تا حەدێک دەڤەری سلێمانیان و میتیش ئەوێ بزانم قسەک ئێرانیش لەوە نێگەرانە هاوڕێیان ئەو زانیاریانەمان لۆ یەک شتە بەشەچی بەش ڕەنگی خەبەری گەورە نەبەس ئێمە کە وەکو پەیامە دەدەین کە بزانن لە ماڵی بارزانی و تاڵەبانی تا ڕادەیەکی ئاگامان لە هەندێک زانیاری ورتان هەیە چوار دەوروبەرتان ئەمین نییە خەڵکی نزیکتان بڕوای پێ نییە یعنی من قسەی کۆتایم بە یەک شت ئەوە دەێم نێچیروان بارزانی کچەکیە قسەکەی ینی حاڵەتەشی زۆر نۆرمالە چێشی زۆرە هەرچی دەخوات دەبێتە چێش دەبتە گۆشت نایسوستێنینە ئیتر دەڵێن ئەگەر ئەمەلیاتی مائیدەش بکرێت مائیدەشی ئیسکە بکرێتەوە هەر نابێت یعنی تووشی ئەوە بووە تاانەوە کەم کەس دەزانێ بە دەگمەن ئەوە نێچیر باش دەزانێ و جەماعەتیوی کە ئەمە قسانە دەڵێن و گوتم بەس لەو هەندێکمانە بزانین ئاگامان لە هەموو وردەکاریەکانتانە تا حەدێک لە لەندەن دەخوێنێ وە لە ماڵی مامەکەی ڕەوان و سەوسەن کچی سابیری کە خێزانی ببورم بارز لەوێندرە دەخوێنێ دریش لە پاریس دەخوێنێ تاوان کەم کەس ئەم بەخۆش مازانی لە سویسرا دەخوێنێ ینی چێشی بەرز دەبێتەوە و هەموو ملیار دۆلارەکانی نێچیروان دەمەوێش بڵێم کە ئەوە چارەسەر ناکە ئەگەنە ئامادەیە زۆر ینی بە 100 ملیۆن دۆلاری لێ دەرخام بکە چێشی دانابەزیت ئەوەش هیچ عیب نییە هاوڕێن وەکو خاڵ ینی ئەزانیتی ئەمە زۆر جار ئەو خاڵەش بڵێم خەڵک ئەڵێ مەسعودە قوت و مەسەلەن کۆسرەت مل واو عومەر عومەر سید عەلی گۆز ئەو شتانە شەی زۆر ناشرن ئەمە دەبێت پرەنسیبی ئینسانیمان هەبێت چکو دەکرێت ئەمنیژە کۆسرەت و عومەر سید عەلی و مەسعودی چ 5 سانتیمەتر ئەو پەڕی لەوی بەرزترم خۆی بکوژی بەرمونە یان هەیە لەوی بیسکەترا ئەو عیب نییە مەسەلەی تەندروستی بوون مەسەلەیە ئەوەی شەرمەزاریە ئەوەی عیبە دەزیە ناپاچیە درۆییە بێ ئەخلاقەتی ڕاپۆرت نووسە ئەوانە کاری بێ ئەخلاقیە هاوڕێیان من هەرویستم لەو کورتە ڤیدیۆیەدا ئەوەتان پێ بڵێن هەردوو بنە ماڵە ئێمە ئەگەمان لە بەشێک لە زانیاریەکانتانە بەشێکی گرنگ کە هەتا دەوروبەرەکانی خۆشتان دەبۆ ئێمەمانان دەنێریت سەرکەوتن